زۆرن بەرهەمی کەڵە هونەرمەندان کە هەمیشە بەزیندوی لەناو گوێگرانیان ئەمێننەوە و بەشێک لە هونەرمەندانیش هەمیشە هەوڵەیەن کە بەشێک لەم بەرهەمانە جارێکی تر نوێ بکەنەوە بەدەنگی خۆیان بیچڕنەوە. یەکێک لە کەڵە هونەرمەندانی نێو دنیای گۆرانی موزیکی کوردی هونەرمەند عەلی مەردانە کە خاوەنی دەیان شاکاری زۆر ناوازەیە. لە ئێستایا یەکێک لە بەرهەمەکانی کێش بەرهەمی کەی دێتەوەیە، بێگومان هەرێک لێمە گوێبیستی ئەم هونەرمەندە بووین. جارێکی تر بە دەنگی هونەرمەندێکی لاوکەی ڕابەر کوردستانیە ئەوترێتەوە و ڤیدیۆ کلیپێکی ناوازەشی لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بە ئەنجامەگەێنرێت. کەی دێتاوە کاتی لاویم کەی دێتاوە کاتی لاویم کەی دێتەوە کەیکێکە لە گۆرانیە ناوازەکانی هونەرمەندی گەورەی کورد عەلی مەردان لە ئێستادا هونەرمەند ڕابەر کوردستانی و بەرهەمەی وتۆتەوە بەشەی میوزیک ڤیدیۆ بڵاوی کردێتەوە. کاری مۆسیقا و دابەشکردن و میکس و ماسترینگی بەرهەمەکەش لەلایەن عیرفانی متەکیایەوە بۆ کراوە و محەممەدی ڕەسوڵی کاری دەرەنانی میوزیک ڤیدیۆکەی بۆ کردو و تەواوی بەرهەمەکەش لە شاری بۆکان وێنەگیراوە و نیگارکێشی ناوداریش وەگەکتەر لە کارەکەدا بەشداری کردووە. ڕابەر کوردستانی لەسەر وتنەوەی ئەو گۆرانیەی هونەرمەندی گەورە عەلی مەردان بە کورسات مەگەزینی ڕاگەیاند کە خۆشەویستی بۆ هونەرمەندە و جوانی بەرهەمەکە و بیرۆکەی ئەوەی لا دروست کردووە کە ئەو گۆرانیە بڵێتەوە و لەو ڕێگەیەوە خۆشەویستی و وەفای خۆی بۆ هونەرمەندە گەورەیە دەردەبڕێت. ئێستا وشک بوو بولبول ناچێ بەلایەوە ئێستا وشک بوو بولبول ناچێ بەلایەوە شادی واکو بەفریچیا